لەژێر ناونیشانی باپێکەوە دۆست و دڵسۆز و تەبابین لە شاری هەولێر کۆڕێک بۆ مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری ڕێکخرا بۆ قسەکردن لەسەر چەند بابەتێکی گرنگ کە پێویستێکی هەنووکەی ئەم قۆناغی مسلمانانن وهاوڵان خواریان ڕازی بێ هەم ئەهلی علم بوون هەم ئەهلی تەقوا بوون هەم ئەهلی عیبادەت و خواپەرستی شەخسی بوون هەم ڕەوشجوان بوون هەم سیاسی و هۆشیار بوون هەم مجاهید و فیداکار بوون هەم لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی پەروەردەیی لە هەر ڕێکۆ تۆ تەماشای هاوڵان دەکەی تێڕێتەوە. مەبەست لە ڕێخستنی ئەم کۆڕە تێپەڕاندنی ئەو گرژیانەیە کە لە ماوەیەدا لە ناو ڕەوتە ئیسلامیەکانی کوردستان هاتووتە ئاراوە. قسەکانی زۆر جوان بوون و تەکانی زۆر جوان بوون بەپێی ئاەتی قورئانی پیرۆز و حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم و زیانەکانی باسکردن و نەسیحەتەکانی باسکردن و عیلاجیشی لە بۆ دیارکردن. کتێب زۆرن لەبارەی مەسەلەی ئەدەبی اختلاف و بینی خلاف لە بینی مسلمانان هەر هەبووە لە قەدیمیش، بەڵام هەمیشە پیاوانێکش هەبوون لە سڵح و مەسلحەتدا بوون. مامۆستاش لەو پیاوانەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی لە ئاخری زمانی ئینسانی سڵحی کەم دەبی. مامۆستایەکە لەوانەی الحەمدولله لە ئەهلی مەسلحەت هەم لەو قۆناغی زۆر پێویستە، قۆناغی هەستیارە. مامۆستا فەرمووی ئێستا محتاجی ئەوەی نینە شتێکی ساڵی 600 و 700 400 و 500 بینینەوە. ئێستا بەشی خۆ مەشاکلی خۆمان هەیە کە قسەی لەسەر بکەین و کە عیلاجی لە بۆ دابنین. ئەو زانا گەورانە جودی خۆیان تااقەتی خۆیان سەرف بکەن لە بۆ حەلی مەشاکلی ئێستا. بەشێک لە ئامادەبوان و ڕۆشنبیران باز لەوە دەکەن پایامەکەی مامۆستا عەلی باپیر پێویستێکی ئەم قۆناغی هەرێمی کوردستانە لە بەرامبەر ئەو هەوڵ و پیلانانەی کە بۆ تێکدانی پەیوەندی نێوان ڕەوتە جیاکانی نێو موسڵمانان لە ئارادایە. طبیعی گرنگی ئەو کۆڕە زنجیرەیە کە لە بەرپەرزدانەوەی ئەو پیلانە گەورەیە کە ئێستا لەسەر کورد هەیە، لەسەر ئیسلام هەیە لە کوردستان، لەسەر هەموو ملەتی کورد هەیە کە دەیانەوێ ملەتی کورد لە ئیسلام بترازێنن. چەندەها ڕەوت و چەندەها هێز و چەندەها جهەت هەیە شەو ڕۆژ هەوڵ دەدەن بۆ ئەو مەبەستە. کۆڕە دەورێکی زۆری هەیە لۆ دامرکاندنی ئەو بربەرەکانیەی کە ئێستا هەیە، ئەو دیاردە ناشرینەی کە ئێستا دیسان پایان کردێ دروستیان کردێ لەوەی ئیسلامی لاوازکەن و ئیسلام کورد لە ئیسلام بترازێنن. خەریکبوون و سەرقاڵکردنی خەڵک و هاوڵاتیانی کۆمەڵگەی کوردی بە هەندێک بابەتی عەقیدەی و ڕاجایی موسڵمانان بە وتەی شارەزایانی ئاینی هیچ ئەنجامێکی باشی نابێت و لا زەرەر زیاتر هیچ سوودێکی نییە. زیاتر ئەمە پیلانێکە و پێویستە هاوڵاتیان هۆشیار بن بەرامبەر ئەو هەوڵانە. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.